چیرۆکی سەرکەوتنی گەورەترین بازاڕی ئۆنلاین لە چین. چیرۆکی سەرکەوتنی کۆمپانیاکان زۆرن، بەڵام هەر یەکێکیان لە بوارێکی تایبەت و شێوازێکی تایبەتدا سەرکەوتوو دەبن. هەندێکیان ماوەیەکی زۆریان پێدەچێت تا سەرکەوتوو دەبن، هەندێکیشیان بەخت یاوەریان دەکات و لە ماوەیەکی کەمدا سەرکەوتنێکی بەرچاو بەدەست دەهێنن. یەکێک لەو کۆمپانیایانەش کە لە ماوەیەکی زۆر کەمدا دەستی بەسەر بازاڕی جیهاندا گرت کۆمپانیای شینە. بەڵام ئەو بەشەی کە لە چیرۆکی هەمویاندا هاوبەشە ئەوەیە کە هەمویان بێت جیاوازی بەردەوام بوون، وێڕای هەموو کۆسپەکان هەر بەردەوام بوون و کۆڵیان نەدا. چیرۆکی دروستکردنی کۆمپانیای شیئین یاخود دەتوانین بڵین شین دەگەڕێتەوە بۆ ساڵی 2008. لەو کاتەی بازرگانێکی چینی بە ناوی کریس شۆ لەگەڵ کۆمەڵێک لە کەسانی شارەزا لە بواری بازاڕە ئۆنلاینەکاندا کۆ دەبێتەوە، پێکەوە بڕیار دەدەن کە کۆمپانیایەک دروست بکەن بۆ دابینکردنی جلوبەرێک لە ڕێگەی ئۆنلاینەوە. هەر لە سەرەتای دروستبوونی کۆمپانیاکەوە بەخت یاوەری دەکردن بەهۆی باشی کوالیتی و هەروەها گونجاوی نرخەکانیانەوە. لە ئێستادا شین بە یەکێک لە گەورەترین بەڕاندەکان دادەنرێت لە گۆڕەپانی جلوبەرگی ئۆنلاین و ئامادەکراودا، وە کارەکەشی زیاتر بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئامانجی سەرەکی کۆمپانیاکە بەریتی بوو لە دیاریکردنی خواستەکانی گەنجان و هەرزەکاران، توانیشیان کە ئامانجەکەیان بپێکن. بە شێوەیەک لە ناو هەرزەکاراندا شین زۆر بە خەیاڵی بەربڵاوە. کۆمپانیای شین لە هەفتەی ئایاری ساڵی 2020 توانی پێش ئەمازۆن بکەوێت، لە ڕووی ئەوەی زۆرترین کەس بەرهەمەکانیان بەکارهێناوە، وێڕایەوەی کە هەرگیز ژمارەی ڕاستەقینەکانی قازانج و داهاتەکەشیان ناخەنە ڕوو. بەڵام بەپێی ئامارە سەرەتاییەکان باز لەوە کراوە تەنها لە ساڵی 2020دا قازانجی کۆمپانیاکە گەیشتووەتە 10 ملیارد دۆلاری ئەمریکی. ئەم کۆمپانیایە بۆ 220 وڵات کاری گەیاندن دەکات، نزیکەی 600,000 بەرهەمهێنی هەیە، جگەلەوەش 200 کارگەی تایبەتی لە وڵاتی چیندا هەیە، 7,000 کارمەندی هەیە و 200 دیزاینەری ناوخۆیی هەیە، وێڕای ئەوەی زیاتر لە ملیۆنێک دۆلار ساڵانە دەدات بە دیزاینەرە سەربەخۆکان کە کاری بۆ دەکەن. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە کە ئەم کۆمپانیایە پشت بە بازاڕکردن نابەستێت، ئەو ئەرکە دەستپێرێت بە کڕیارە تایبەتیەکانی. لە ساڵی 2018 ئەو قەیرانە ئابووریەی بەسەر چین و ئەمریکادا دێت دەبێتەوەی ئەوەی ئەمریکا باجێکی زۆر بخاتە سەر ئاوردەکانی چین. جێی سەرنجە کە کۆمپانیای شین زۆر زیاتر سوود لەو قەیرانە دەبینێت بە جۆرێک کە ڕێژەی فرۆشیان دەگاتە لە 100 تا 250 تەنها لە یەک ساڵدا. تەنانەت ئاوردەکانی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وێڕای ئەو هەموو باجە دەگەیشتە ملیۆنێک شمەک.